خۆم چوم بۆ ئێران زۆر باشە. لەوێ بەمەبەستی لە ئێران گەڕاوەتەوە. ئێستا لە سلێمانی کەرەنتی نەکراوە. تەندروستی زۆر باشە. خزمەتگوزاریەکانیشی بەدڵە. بۆی هاتوۆتەم کەرەنتینەیە نایەوێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ئازیزانی لەدەست بدات. لە ئێران بووم لە سنووری باشماغ گەڕامەوە کە گەڕامەوە پێشوازێکی زۆر باشیان لێکردین تیمی تەندروستی لەوێ بوو بنکەی تەندروستی لەوێ ئێمەیان بە تیمێکی ناین بە سیارەی خۆیان هاتوین بۆ ئێرە ئەلێرە فەحسی بیداییمان بۆ کرا خزمەت گوزاریەکان بەڕاستی لەو پەڕی باشیدایە بەبێ مەجامەلە لەو پەڕی باشیدایە. حەوت کەرەنتینە لە سلێمانی هەیە. 1000 کەستیدا کەرەنتینە کرابوو. زیاتر لە 600 هاوڵاتی دوای 14 ڕۆژ نێدراونەتە ماڵەوە. بەگشتی نزیکەی 1500 هاوڵاتی سەردانی کردوین. بەڵام 1000 هاوڵاتی کەرەنتینە کراون. ئەم 1000 هاوڵاتیە تا ئێستا 600 هاوڵاتیمان ناردۆتەوە بۆ ماڵەوە لە دوای 14 ڕۆژ. سێژەمە نانخواردنمان هەیە تیمەکانی تەندروستیمان بە بەردەوامی متابعی هەموو کردنی کراوەکانەکە لێرە زۆر شتی تر هەیە کە بۆمان ئامادەکراوە لە ڕووی پێداویستی مناڵ وەکو مەسەڵەن یاری مناڵانەمان لەلایەن مناڵپارێزی کوردستانەوە بۆ ئامادەکراوە هەژ مناڵێکە لەگەڵ خێزانە بێ ئەو یاریانەیە داوا لەو هاوڵاتیان ناکەین کە بە قاچاغ هاتوونەتەوە یان تا ئێستا سەردانیان نەکردوین کە خەڵکیی زۆر هەیە تا ئێستا سەردانیان نەکردووە داوای لەکەین بێن سەردانمان بکەن پشکنیانیان بۆ بکەین ینی کەرەنتینە بۆ مانایان نییە کە ئەوان سژم بن لە ئێمە خەڵک حوڕە لێرە هەمووی شوێنی تایبەتی خۆی بۆ دانراوە بە هەموو کوالیتیی باشەوە لە سەفەر گەڕاونەتەوە تەنیا ئەوەیە پێش ئەوەی بێنە کەرەنتینە سواپیان لێوەرەگیرێ چێکی ئامیان بۆ کرێ ئەو نەخۆشانەی کە تایبەتن یا نەخۆشی درێژخایانی هەیە یا حاڵەتێکی تایبەتی هەیە یا هەیە ئەمەلیات کراوە ئەمان هەمی جاگرێتەوە. لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 لە سلێمانی ڕێکارەکان تونتر کرانەوە بە قەدەغەی هاتوچۆ و بڵاوکردنەوەی ڕێنمایی تەندروستی تا هەمووان لە بەڵای کۆرۆنا پارێزراو بن. ئاوەر عەلی گەلی کوردستان سلێمانی.